بۆیە خۆشەویستەکانم با بەس بێ گلەی لە بەختی خۆمان کەین، با بەس بێ گلەی لە کۆمەڵگا و لە دەوروبەری خۆمان کەین، با بەس بێ قسەکانمان هەر بۆ خەڵک بێ و لە خۆمانە جێبەجێ نەبێت. با یەک سات دانیشین، یەک سات زۆر نا، ئەم بیشەوە لە چەند خولەکێکە لە خزمەتتانە خەڵوەتێ بکێشین بۆ ئەوەی کە بزانین چیمان لە دەستچووە، بە دوای چیە ئەگەڕێین، چیمان لێ قەوماوە، بۆ هەڕائەکەین و هەر نایگەینێ. یەک سات لە ساڵێکە جێ ئەوە نییە بزانین وچانێ بین و وێستگەیە ئامادەکەین بۆ ئەوەی کە بزانین لە ماوەی ئەم چەند ساڵی تەمەنا چیمان کردووە و بۆ لەمە دوا چی بکەین، بۆ ئەوەی کە جارێکی تر تعمیری سەقف و دیوار و ئەرزیەت و ئەم خاکە بکەین، بۆ ئەوەی کە جارێکی تر ئاوەدانی بەدڵ و دەروونەکانمان بین پێش ئەوەی کە دەست بەرین بۆ دەوروبەرمان لە خۆمانەوە دەست پێ بکەین، بڵین ذلك أن لم يكن ربك مغيرا نعمة أنعمها على عبد حتى يغيروا ما بأنفسهم. با گۆڕانکاریەکان لێرە دەست پێ بکات، باسکەینم پەیامە هاتووە چۆن سەحابە و چۆن نەوەکانی دوایی گۆڕی ئەکرێ ئێمەش بگۆڕێ، چۆن ئەوانی لە شوانی مەڕەکانەوە هێنا کردی بە شوانی ئومەتان. هەمان پەیام لە توانایدا هەیە ئەم گۆڕانکاریە لە ئێمەشا دروستکات. چەندێ دووریشکەوینەوە ئەو نەسەرگەردانترە بین بە یەجێ خۆیەتی ساتێ بۆستین و لەم گەشتی بەهەشتەیە زنجیرەیە بپچڕین بۆ خۆمان نایبنین خەڵوەت.